ئیترکە ئەمڕۆ ئەمەیان ڕێخست کە پاکی کەینەوە زیاتر حەزم کرد بێم چونکە ئەوە کورتپەروەریە. سڵاوتان لێ بێ خاتون، ئێوە ئەمڕۆڵێکەوە هاتون بۆ پاکردنەوەی ناوچە گەشتیاریەکانی شەمێران. سڵاو لە بەڕێزیشتان بە خێراتنی ئەوە شەکەین. ئێمە گروپی پیادەڕەوی خانمانی سلێمانی لە سلێمانیەوە هاتوین. ئەم ناوچە گەشتیارە زۆر پیسە. ئیتر بەیارمە هاوکاری چڕێکخراوێکتر و پۆلیس و ئاسایش پاکیکەینەوە و داواکاری لە هاوڵاتیان کەێن بۆ ئێرە خۆڵەکەی خۆیان کۆکەنەوە بیبنەوە سێری کە ئەم دە سروشتە جوانیان چۆن پیس کردووە بەچێ زەحمەتی ئێمێ ساکۆی ئەەکەینەوە پاکەکەینەوە ینی بەداخەوە بۆ وڵاتی خۆیان خۆش ناوێ هەتا بگرە میوانەکانی بێگانش کەن حەقە ئەمانش چاو لەمان بکەن نێڵن ئەمان شت فرێن و یان خۆڵەکان بەجێ بێڵن هیوادارم لێرەوە دەنگمان بگا و هەمووی پاکوخاوێنی ڕاگرێ و کەێن بۆ گەشت خۆڵەکان لەگەر خۆیان بەرنەوانێ. چی وای لە ئێوە کرد لە سلێمانیەوە بێنە دەربانیەکانم ڕۆ بۆ پاکردنەوەی ئەم سروشتە؟ وەڵی کە ئەیبینی لە تەلەڤیزۆنا لە کەناڵە ڕاگەیاندنەکان ئاوا سروشتە ناشرین کردو بەڕاستی زۆر خەفەتی پێخۆین. ناشرینە بۆچی ئەمەش هەر ماڵی خۆمانە هیچ فەرقی نییە. پێویستە لەسەر شارمان ئەرکی سەر شارمانە بیکەین. ئەبینیم لەگەڵ کچەکە پێکەوە هاتون پێشنیاری کامتان بوو کە بێن بۆ ئێرە؟ وەڵی هەردووکمان نەخۆم و کچەکەم بێکەوە هاتوین. هەردووکمان حەزمان خوێندکاری پۆلی 12 شەو ئیتر هاتووە تی حەزەکەم بەشدار بم لەم پاکردنەوە بۆی گەنجانی تریش چاو لەم بکەن. خۆم ژینگەی دوورگەی ئەسپەکانم زۆر خۆشە زۆر پێم جوان بوو هەر مەجال نەبوو بێم ئیترکە ئەمڕۆ ئەمەیان ڕێخست کە پاکی کەینەوە زیاتر حەزم کرد بێم چونکە ئەوە کورتپەروەریە ئەوە خۆشویستنی نیشتیمانە کە پاکی کەیتەوە نەوەک جەست یانی تەنها ڕسمێک دانەی بە ئاڵای کوردستانەوە ئەوە ڕاست نییە ئەبێ پاکی کەیتەوە نابێ خواردن فڕێبێ ئەو خواردنانی کە فڕیانیا بوو ئێمە کۆمانە کردەوە هەموو قۆڵوگیانمان بوو بەکرم بەهۆی ئەو خواردنانەوە بۆیە داواکارم لە هەموو گەنجەکان لە هەموو بەتەمەنانی کە هێشتا توانیان ماوە نیشتیمانیان خۆش ئەوێ هیوادارم ئەگەر ناشتوان پاکی کەنەوە بێن لەگەڵمانە پیسی نەکەن بۆی ئێمە ئەوە نەماندوو نەبین.